هەر یەکێک لە ئێوە کاتێک کەسێک ئەبینێت کە ئەم کەسە خوای گەورە فەزلی داوە بەسەر تۆ لە ماڵی دنیا سارێکی جوانی هەیە، خانوێکی لە تۆ خۆشتری هەیە، پارۆپۆڵێکی لە تۆی زیاتری هەیە، لە جەستە و لاشەدا لە تۆ زیاتر خوای گەورە نعمەتی لەگەڵ کردووە لە جوانی و لە شولاریدا. ئەگەر تۆ چاوێکت هەبێ ئەو مەثەلەن دوو چاوی هەیە، تۆ دەستێکت هەبێ قاچێکت هەبێ ئەو دوو دەست و دوو قاچی هەیە، خوای گەورە فەزلی داوە بەسەر تۆدا. تۆ لەو کاتەیە چی بکە؟ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئامۆژگاریمانەکە ئەفەرمێ فەلینظر إلى من هو أسفل منكم. تۆ لەو کاتەیە سەیری ئەو کەسە بکە کە لە خوار تۆیە. ئەگەر تۆ چاوێکت هەیە سەیری ئەو کەسانە بکە کە لە خوار تۆن، خەڵکانێکی هەردوو چاوی نییە و ئەبێ کەسێک دەستی بگرێ بە ڕێگا بیبات. ئەگەر تۆ خانوویەکت هەیە خەڵکێک هەیە لە کرێچیە، ئەگەر تۆ لە کرا و ئەتوانی کرێی خانووەکەت بدەی خەڵکێک هەیە لە ژێر خیوەتەکانیشە جێگای نابێتەوە. بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئامۆژگاریمانەکات خوشک و برانی بەڕێزم فەلینظر إلى من هو أسفل منكم. سەیری ئەو کەسانە بکەن کە لە ژێر ئێوەن، کە لە خوارووی ئێوەن لەو ناز و نعمەتانەی کە خوای گەورە پێتانی بەخشیوە.